والله دەسەڵات بەڕای من ئەگەر بۆ خزمەتکردنی خەڵک بێ باشە، بەڵام ئەگەر مەوزوع خزمەتکردنی خەڵک نەبێ بەخۆ دەسەڵات چه قیمەتی لەژێر کام دەسەڵاتی بە قیمەت بوو موچەی فەرمانبەران کرایەوە بە ڕوبع موچە و لە پایتەختەوە شەق لە مامۆستا درا و شکۆی شکێنرا. لەژێر کام دەسەڵات بوو بە نوێژی نیوەڕۆ لە مزگەوتە ڕیشی سپی مامۆستای ئاینی سووتێنرا و بە ڕۆژی ڕووناک و لە بەردەم گەورەترین زانکۆدا ڕۆژنامەنووس ڕفێنرا و تیرۆر کرا. دەسەڵاتێک بۆ خزمەتی شەخص و حیزب و بنەماڵە بێت بە قیمەتە یان بۆ خزمەتی خەڵکێکی ڕەشوڕوت و پێشمەرگەیەکی قارەمان و مامۆستایەکی شکۆشکا و خاوەن پێداویستیەکی تایبەت کە بە 60 ڕۆژ جارێک 60,000 دیناری پێڕەوا بینراوە. سەرۆکی حکوومەتی هەرێم کە 4 ساڵ لەمەوبەر بۆ بانگەشەی هەڵبژاردن دەرکەوت بەڵێنی بە هاوڵاتیاندا ڕاستەوخۆ لە پشکی نەوت بەشدار دەبن و ئەو کاتیش باندازیاری ئاوەدانی ناوی دەهێنرا. بەڵام ئەم جارە بە دەرکەوتنی لە میدیاکەی خۆیەوە بۆ پینەوە پەڕۆی دۆڕانی لە 150 خاکی نیشتیمان و هەردەپۆشکردنی شکستی سیاسەتی ئابووری بەناوسەر بەخۆ کە دەیان قەیرانی کۆمەڵایەتی و بڵاوبوونەوەی فەسادی ئەخلاقی و ئیداری بەدوای خۆی داهێناوە بەڵێنیەوە دەدا لەگەڵ چارەسەرکردنی چەند وردەکێشەیەک لەگەڵ بەغدا لەسەر نەوت پاشەکەوتی موچە نایەڵێت کە موچەخۆرانیش دەترسن ئەم بەڵێنەشی وەکو بەڵێنەکانی جارانی بێت. کۆمپانیایەک دا دەمەزرێ بە ناوی کەپکۆ ئێمە هاوڵاتیانی کوردستان بەشدار دەکەین ڕاستەوخۆ پشکیان دەبێتن لە سوودی ئەو کۆمپانیە و دەگاتە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لەگەڵ بەغدا کە من خۆم خۆشببینم بەوەی کە دەتوانین هەندێک چارەسەر بکەین من پێم وایە ئەو پۆشەکەوتە ناومینێ. ئەوەی سەرنجی بەشێک لە خەڵک و موچەخۆرانی هەرێمی ڕاکێشاوە زیاتر بەڵێنی نەهێشتنی پاشەکەوتی موچە نییە بەڵکو شوێنی دەرکەوتنی سەرۆکی حکوومەت بوو کە بە دیمەن و شەقام و سەوزاییەکەی بە هیچ کام لە شارەکانی هەرێم نەدەچوو لە جیاوازی ڕێگەوبان و سەوزایی و کۆشک و تەلارەکاندا. دیارە ئەو دەسەڵاتەی کە سەرۆکی حکوومەت بۆ خزمەتی خەڵک بە قیمەتی دەزانێت لە دوای 27 ساڵ هێشتا نەیتوانیوە هاوڵاتیەکانی لە تیرۆری سپی دەرباز بکات کە ڕۆژانە و شەوانە بەهۆی خراپی ڕێگەوبانەکان ڕێژەی مردن و گیان لە دەستدان بەرزتر دەبێتەوە و ڕسوماتی هاتوچۆش دوو هێندەی لێ دەکرێت. پێدەچێت سەرۆکی حکوومەت مەبەستیە و دەسەڵاتە نەبوو بێت کە لە ناو پایتەختەوە شەقی لە مامۆستا هەڵدا و شکۆی مامۆستای شکاند. ڕەنگە ئەو دەسەڵاتە بە قیمەت بزانێت لە بەرامبەر مامۆستایانی خۆپیشاندەر چەقۆ و دەمانچە بەکاربێنێت و جێبەجێکارانی بە بەرچاوی پۆلیسەوە موبایل و جانتای مامۆستایان بدزن نەبادا دیمەنی ستەمکاری دەسەڵاتە بە قیمەتەکە ئاشکرا بکرێت. بە بڕۆی ڕۆژنامەنووسێکیش جیاوازی دەرکەوتنی کاندیدەکانی تر لەو بەرنمەیەدا لەگەڵ دەرکەوتنی سەرۆکی حکوومەت لەوەدا بووە لە ناو خەڵک و ناوەندی شارەکانەوە لە کاندیدەکانیان دەپرسی چی دەکەن بەڵام بۆ سەرۆکی حکوومەت دەبوو لێیان پرسی بە چیت کردووە نەک چی دەکەی چونکە ئەوەی بۆ خەڵک ماوە بیکات تەنها ئەوەیە ڕێگاوبان و شەقام و کۆشک و تەلارەکان وەکو ئەوەی خۆی لێ بکات تاوانیش فێر بن سایەقی باشکێیە و سایەقی باش چۆنە. ئەرێ سایەقێکی چۆن بووم جەماعەت باش نەبووم